ئێمە ئەو ڕێنمانەی کە دەرمان کردووە بە دوسێ قۆناغ دەرمان کردووە کابینات کە پێر شوێنە گەشتیارەکان لە ناو شاری سلێمانی و لە شار و لە شارۆچکەکان هەموو شوێنەکان قەدەغەیەکردنەوە و بەکارهێنانی لە ئێستا و لە ڕۆژانی پشوو لە ڕۆژانی نەورۆزیشدا بە پێی ئەو بڕیارەی چواردەی مانگ دەرچوو لەلایەن لیژنەی ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانیەوە. لە ڕۆژانی نەورۆزا هیچ ڕێنمایەک نییە کە پاڵپشتی ئەوە بکار شوێنەکان کراوە بن تایبەت بە سەیرانگاکان بە پێ و بڕیاری لە چواردەی مانگ لە ئاستی پارێزگای سلێمانی دەرچووە بە هیچ شێوەیە لە ڕۆژانی پشووە لە ڕۆژانی نەورۆزدا سەیران و گەشت قەدەغە کراوە بۆ هەموو شوێنە گەشتارێکە بەڕاستی جێگای خۆیەتی دەستخۆشی لە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی بکەین بە ئاسایش پۆلیسی هاتوچۆ بەرگری شارستانی تیمەکانی تەندروستی لیژنەکانی گەشت و گوزار قایمقامێت پارێزگات کە هەموو لە خۆ بردووانە شەو ڕۆژ لە ئەرک و فەرماندان بۆ ئەوەی بە هەمومان بتوانین دوجار ئەم شارە بپارێزین ئەم شارش بە هەمومان بە هاوڵاتیان و بەدایکان و باوکانیش دەپارێزرێت کە خۆمان پارێزین لەو نەخۆشە کوشندەی کە ئێستا هەموو جیهانی گرتووەتەوە بۆتە نەخۆشیەک یا خود ڤایرۆسێکی کوشندە ومێدمان وایە لەخوا داخوازین کە بە هەوڵ و کۆششی هەمومان لەو ڤایرۆسە بە دوور ببین.